خۆشبەختانە ڕێژەی هاوسەرگیری لە شەژمان یەکەمی ئەم ساڵدا 360 حاڵەتی هاوسەرگیری تۆمار کراوە تەجێ زەواجی داخلی پێوترێ تەجێ کرا لە داگاکەمان لە بەرامبەریشە 53 حاڵەتی جیابوونەوە ڕوویاوە لەگەڵ 39 حاڵەتی تەلاقە بەپێی ئەم ڕقەمە بێت بەپێی بەراوردکاری بەپێی ساڵی 2016 لەگەڵ 2017 ئەم نیسبەیە کەمی کردووە کەیتر ئەمە ڕقەمێکە ئیشەڵا هەر کەمتریش ئەکات ئەو نیسبەی جیابوونەوەانە لە ساڵی 2017 ئێمە 821 حاڵەتی هاوسەرگیری تۆمارکراوە لە دادگاکەمانە بەرامبەریشە 133 حاڵەتی جیابوونەوە تۆمارکراوە لە بەرامبەریان 158 حاڵەتی تەلاق زیای کردووە تەلاق تۆمار کراوە. خۆشبەختانە ئێمە بینین ئەم حاڵەتە بەپێی شەژمان یەکەمی 2010 کەمی کردووە نەک زیایی کردەبێ بەپێی ساڵی 2016 هەر نیسبەکە کەمترە بێ. خۆشبەختانە هیوادارین کە باری گوزارانی خەڵک باشتر بێت چونکە هیچ لە هۆکارەکانی جیابوونەوە تەلاق بێگومانین کە هۆکاری ئابووری